دوێنێ یەکی حەوت ڕێوەڕسمی فەرشی سوور بۆ فیلمی بێنیشتمان لە شاری سلێمانی سازکرا بە ئامادەبوونی ئەکتەران و هەروەها دروستکەرانی فیلمی بێنیشتمان و هەروەها بە ئامادەبوونی چەندین هونەرمەند و ئاکتەر لە شاری سلێمانی ڕێوەڕسمی فەرشی سوور سازکرا. بگومان ئەم فیلمە پێشتر لە چەند وڵاتێکی تر نمایش کراوە و چەند خەڵاتێکیشی بەدەستهێناوە وا بڕیاریشە لە چەند ڕۆژی داهاتوودا واتە نمایشی فیلمەکە بەردەوامی هەبێت لە شارەکانی هەولێر و سلێمانی و دووهۆکیش. بگومان ئەم فیلمە بە بەشداری کۆمەڵێک ئاکتەری بەتوانای کورد و کۆمەڵێک ئاکتەری هەر چوار پارچەی کوردستان تێیدا بەشدارن و جگەلەوەی کە بە هەر سێ زمانی کوردی و عەرەبی و فارسی واتە چەند زمانێکی تیادا بەکار هاتووە. بگومان فیلمەکە بە سپۆنسەری دەستگای میدیای کوردسات بەڕێوەچۆ و ئێستا هاوکارم دەروون قسەی زیاترمان بۆکە و بەس لە فیلمەکە و هەروەها ڕێوڕسمەکە ئاکات. فەرموو دەروون، سڵاوت لێبێ. سڵاو لە تۆ، سڵاو لە تەواوی بینەرانی کورسات مەگەزین بێ. بە خۆشحاڵیەوە ئەمڕۆ دووەم ڕۆژی نمایشی فیلمی سینەمایی بێنیشتمانە. دیارایەکێکە لەو فیلمە هەرە تایبەتانەی کە بینەر لە تەواوی کوردستان و کوردان لە هەر شوێنێکی دییان چاوەڕێ ئەوەن کە بینەری ئەم فیلمە بن. دیارە لە فیلمەکە لە نووسین و هەروە دەرێنانی یەکێک لە دەرهێنەرە هەرە دیارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و کورسانی گەورەش کە بەڕێز تورەج ئەسڵانیە و چەندین ئەکتەری زۆر بەتوانە و کاستێکی زۆر باشیش لە پشت بەرهەمێنانی ئەم فیلمەوە. وەروە فیلمەکە چیرۆکێکی زۆر تایبەت و ناوازەی هەیە و کە باس لە ژیانی واقعی دوو هونەرمەندی کورد ئەکات کە بێگومان سەختی ژیان وایان لێ کات کە ڕێگەی هەندەران بگرنە بەر. بەڵام لەگەڵمانە شابینین کە فیلمەکە تەنها تایبەت نییە بە باشوور بەڵکو و چەندین ئەکتەر و کەسایەتی لە چوارپارچەی کوردستانەوە واتە کۆکردنەوەی بەشێکی زۆر لە ئەکتەرانی هەر چوارپارچەی کوردستان لەنێو فیلمەکەیە کە ئەمەش بۆ خۆی گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە. گفتوگۆکەم لەگەڵ بەڕێز ڕاستەڵکەوت کە بەڕێزیان بەرەمێنەری فیلمەکەن و گفتوگۆکەم لەسەر بەرەمێنانی فیلمەکە و هەروەها یەکەم ڕۆژی نمایشیش کە دوێنێ بۆ هەروە بابزانین ئەم ڕۆژ چۆن بینەر پێشوازیان لە فیلمەکە کردووە. کاگڕاست ئەگەر بیت لای من سڵاو لەبێ ئەم کاتت باش بێت. ژیانە باش، زۆر سپاس بۆ تۆ. فیلمێکی لەم شێوەیە تا چەند گرنگ بوو بۆ ئێستا بەرهەم بهێنرێت لەبەر ئەوەی بەڕاستی چیرۆکەکەی و هەروەها تایتڵی فیلمەکەش کە ناوی بێنیشتیمانە هەر خۆی لە خۆیان بابەتێکی گرنگە کە لەوانەیە ببێتە پرس لە لای زۆرینەی بینەر و زۆرینەی سینەماکارانیش. زۆر ڕاستە. فیلمی بێنیشتیمان لە وەزان پێشتری لە کورسات باسمان کردووە. فیلمێکە ژانرەکەی واقعیە، باز لە هەموو تاجێکی کوردەکە باسی جێهێشتنی ئەم نیشتیمانە کات کە سەبەب و هۆکار چییە کە کۆش ڕوویاوە. باشە، ئەوەی جێ خۆشحاڵی ئێستا فیلمە سینەمایەکان بەرهەم ئەهێنرێن و هەروەها بەشێک لەو فیلمانەژە بینین کە چیرۆکی تاکی کوردن. ئەمە تا چەند گرنگە بۆ چاوی بینەر و هەروە بۆ ئاشکردنەوەی بینەریش لەگەڵ سینەماکانی ئێمەیە. بەڵێ، فیلمەکە فیلمێکی تەواو کوردیە. ئەم فیلمە دروستکراوە بۆ بینەری کورد. پێشتر لەم جۆرە فیلمانە کە دروستەکرا بەم شێوازە بەرزان زیاتر بۆ فیستیڤاڵاتی دەرەوە بوو. فیلمی کوردی دروستەکرا بۆ ئەوەی ئەوروپی لە دەرەوە ببینیە. بەڵام ئەم فیلمە بە پێچەوانەوەیە. فیلمێکی کوردیە دروستکراوە بۆ ئەوەی هەموو کوردیەک لە هەر چوار پارچەی کوردستان یاخود لە باشووری کوردستان ببینێت. فیلمێکە بەڕاستی باس لە مەعانات و تراژیدیای تاک بە تاکی ناخی کوردەکە. بۆی هیوادارم هەموو کەسێک چانسی ئەوە هەبێ بینەری ئەم فیلمە بێت. ئەرکی ڕاست هەڵکەوت لە سەرەتای بیرۆکەی کارەکەەوە تاوەکو کۆتا ڕۆژی کارەکە چی بوو؟ کام لەوانش گرنگترینیان بوو بۆ تۆ لە نێو بەرەمێنانی فیلمەکە؟ بەڵێ، هەڵە نەبم 4 ساڵ 5 ساڵەمەوە پێش 2 ساڵی 2017 کاکتورەزی ئەسڵانی کە سیناریۆی فیلمەکەی داناوە لەگەڵ هاوڕێمان کاکشوان لە دووهۆک لە فستیڤاڵی دووهۆک گفتوگوی ئەوەیان کردبوو کە سیناریۆیشی وا هەیە. پێویستیان بە پرۆدیسەرێک بوو بێتە پێشەوانێ. کۆمپانیای مادموڤ لە ئێران ئامادەی خۆی نیشاندا بوو. پێویستیان بە کۆ پرۆدیسەرێک بوو لە کوردستان. ئەرچی من کۆ پرۆدیسی فیلمەکە بوو لەگەڵ کۆمپانیای مادموڤە. لە دوای خوێندنەوەی سیناریۆکە لە پری پرۆدەکشنەوانێ من لە فیلمەکەیە بەشدارم. هەچ هاوکاریشی مادی هات بەدە سەرشانی من کردومە تا کاتی شوتین و تەسویر لە پرۆدەکشنیشە تا بڵاوکردنەوەی فیلمەکە بە هەموو فستیڤاڵاتەکانە کە نردومانە تا دوێنش کە فەرشی سوور و یەکەم نمایشی تایبەتی بوو
من ئامادەیم تێدایە. فیلمێکی لەم شێوەیە لۆکیشنەکان زۆر جیاوازن بۆی لەبەرەوەی چیرۆکێکە باس لە واقعی کوردستان ئەکات باس لە دوو تاکی ئەکات لەنێو ئەم نیشتیمانەیە کاژین. من خۆشە بزانم فیلمەکە لەکوێ زۆرترین وێنەگرتنی بۆ کراوە. بەڵێ فیلمەکە لە دوو بەشە ئەوەی کە ئیندۆرە یان ئاوتدۆر ئیندۆر واتە ئەوەی کە ناو شارە ئاوتدۆر دەرەوەی شارە ئێمە سوودمان لە شاری سلێمانی وەرگرتووە بۆ ئیندۆرەکان یان بۆ ناو شارەکان بەشێکی تری کە باسی ڕێگەی قاچاقەکە ئاوتدۆر ناوچەی هەڵەبجە و هەورامان ناوچەیەکی سەختە شاخاویە لۆکیشنی ئەو مەنتیقانەمان بەکارهێناوە بۆیە بۆ بینەروای دەربخین کە ئەمە ڕێگەی قاچاق و ڕێگەی دەرەوەیە. بە خۆشحاڵیەوە کوردستانیش خاوەنی چەندین شوێنی گرنگە کە بتوانێت لە ڕێی فیلمە سینەمایەکانەوە دەرفەتێک بێ بۆ ئەوەی هەم ئەم شوێنانە بە خەڵکی ترەوە بناسرێنێت و هەم بابەتێکیش بێ کە زۆر جارێ ئێمە ئاڵین سینەما بابەتێکی گرنگە بۆ ناساندنی گەشتیارانیش بار هەرێمێکە خەڵک بێ و کەرتی گەشتیاریش سوودی لێوەربگرن. بەڵێ زۆر ڕاستە ئێمە خۆشحاڵانە فیلمەکەمان بە هەردوو سەبتایتڵی عەرەبی و فارسیشەیە لە یەک دوو هەفتەی ئایندەدا ڕۆژێک لە هۆڵەکانی سینەمادانین بە سەبتایتڵی عەرەبی و دوجاریش بە سەبتایتڵی ئینگلیزی فیلمەکە حازرە قەرارە لە شاری هەولێر بۆ هەموو کۆنسوڵ و سەفارەتەکان میوانداریی تایبەتکەن کە فیلمەکە بینن دوجار کە ئەم فیلمە بینرا هەم لە ڕووی لۆکیشنەوە هەم لە ڕووی چیرۆکەوە هەم لە ڕووی دەستی کار و پرۆدەکشن و دەرهێنەر بۆیان دەرەکەوێ هەم ناوچە کوردیەکان کە لۆکیشنی جوانی تایە هەم کوردیش توانای ئەوەی هەیە کە فیلم هاوشێوی وڵاتانی دەرەوە دروستکە پیشانی بینەری بات. بۆچی گرنگە هەر تاکێکی کورد فیلمی بێنیشتیمان ببینە؟ بۆچی گرنگە هەر تاکێکی کورد لەوانەیە ببێ بە ڕیکلام بۆ فیلمەکە کە من پرۆدیسەری فیلمەکەم بەس فیلمەکە باسی ڕێی قاچاقەکە باسی نەهامەتیەکانی کوردەکە کۆنسێپت و نامەی زۆر جوان و وردی تێدایە لە فیلمەکە باسی ئەوەکەین کە کورد ئەو تاکە زەعیفە داماوە مینەتە بەشوراوە نییە کە وڵاتانی ئەوروپا سێرمانەکەن پەیامی وردی تایە حەز ناکەم فیلمەکە سپۆیڵ بێ بەس پەیامەکان زیاتر ئەوەیە کە ئێمە کورد خۆمان خاوەنی هەموو شتێشین ئەوە ئێوەن کە نەهامەتیەکان بەسەر ئێمەیان و دوجار چارەسەریشمان بۆکەن ئەوە ئێوەن کە بۆمب و هەڵەبجە و تووشی تەرە نەفەسیمانەکەن دواتر سپڕای تەرە نەفەسیمان بۆ دروستەکەن چیرۆکی زۆر ورتر لە خۆیەگرێت هیوادارم بینەران کە بینیان بڵێم تا چەند ئێوە وەکو کاستی فیلمی بێنیشتیمان بەگشتی پێم خۆشە پرسیاری ئەوە بکەم ئەرکە لەسەرتان کە بینەر لەگەڵ سینەما ئاش بکەنەوە لەبەرەوەی زۆرێک لەم فیلمانی کە بەم کوالیتی و بەم جۆرە دروست ئەکرا لە پێشووترا تەنها بۆ فستیڤالە جیهانیەکان بوو تا چەند ئەرکە لەسەر ئێوە کە بتوانن فیلمی باشتر و کوالیتی باشتر و چیرۆکی جیاوازتر بەرهەم بهێنن بۆ ئەوەی کە بتوانن جارێکی تر ئێمە لە ڕێی سینەماکانەوە هەم بابەتێکیش بێ کە خەڵک بتوانێت وەکو ساڵانی پێشووتر و ساڵی هەشتا و هەفتاکان زیاتر بێن لە سینەماکانە وەک لە شاشەکانە فیلمەکان ڕاستە خۆی فیلم جەنابتان باشە شارەزان فیلمێکەیە بۆ بازارە فیلمێکەیە هونەریە ئەم فیلمەی ئێمە فیلمێکی هونەریە و هەم بۆ بازاڕیش ینی بینەر حەزینەیە بێت لە فیلمەکەیمە خۆشحاڵانە کە ئازاتێکی گەڕێتەوە بۆ کاکتورات زۆر بە وردی باسی لە چیرۆکی فیلمەکە کردووە بەداخەوە فیلمەکانی تر کێشەی چیرۆشیان هەبوو ئەم فیلمەی ئێمە چیرۆژێکی زۆر جوانیە دواتر تەسویر و ژانری فیلمەکە نزیکە لە واقعی کوردیوانە ئەوەی کە لە دوێنێ گوزەرا و ئەمڕۆژ بە خۆشحاڵی و چەند کاتێکی ژانراوە بۆی کە بینەر بێت سێری فیلمەکە بکات پێشوازی خەڵک لە فیلمەکە و لە چیرۆکی فیلمەکە و لەوەی کە بێن بابەتێکی جیاواز ببینن چۆن بوو خۆتان دوێنێ هەر کورسات سپۆنسەری میدیاییمان بوو ئێمە بە نزیکەی 400 میوانێکمان بان کرده بوو لە خۆشحاڵیان بۆ سینەما بۆ هونەری کوردی زیاد لە 900 میوان هاتە بوو کە داوای لێبوردنمان لێکردن ئەمڕۆ شۆڵەکانی سینەما ئەبینین بە تایبەتی کاتەکانی کاتژمێر 4 و 6 و 8 تقریبا پڕ بووە سۆڵد ئاوت بووە جێگە نەماوە بینەریش هەستەکەم تێگەشتووە کە سەقافەی بینەری کوردی بەرز بۆتۆ بۆ ئاستی کە فیلمێک نەبینێ زیاتر فیلمی ڕیکلامی بێت یان چۆمڵی بە بازارە نەبێڵن فیلمی ملەوەن حەزی لە چیرۆکەیە فیلمەکەیمە ئەو خاستانی لەخۆ گرتووە کاتەزەمەوەکو دوا پرسیار بزانم فیلمەکە تەنها لە شاری سلێمانی نمایشەکرێت یاخود پلانتان هەیە بۆ تاوی شار و شارچکەکانی هەرێمی کوردستان بۆی خەڵکی کوردستانی گەورەش با بڵین لێی بێ بەش نەبوون و بینەری بەڵێ ئەمڕۆ کە 2 حەوتە
یەکەم ڕۆژی نمایشە کە بینەران بتوانن بە بلیت بێنە هۆڵەکانی سینەماوە جگە لە سلێمانی کە لە سیتی سینەما فیلمەکە نمایشەکرێ لە هەمان کاتە هەر ئەمڕۆ لە تایم سنتەر مۆڵ لە کەرکووک لە ئیمپایر لە هەولێر لە هەروەها لە دۆک مۆڵ لە دهۆک بەیانیش کە سی مانگە هەل لە ڕێک و ساتەوە حەزەکەم بە بینەران مامڵین لە شاری کەرکووک تەواوی ستاف و کروی فیلمەکە کاتژمێر 5 لە سینەمای کەرکووک ئامادە دەبین. خۆشحاڵەوە تەواوی کاستە کەس بێنە لە شاری کەرکووک یازیز و خۆشەویستە بن. بەڵێ تەواوی کاستەکە ئەوەی کە هاتوۆتەوە بۆ سەرفەرشی سوور بۆ سلێمانی لە دەرهێنا لە ئەمە چەند گروتینە بە فیلمەکە و بە بینەرانیش بۆی کە خۆیان تەواوی کاستەکە ئەبینن دەرهێنەر ئەبینن ئەکتەرەکان ئەبینن ئەو کاستە ئەبینن کە لە پشتی بەرەمەرانی فیلمەکەەوە چەند وەختە هیلاکەن. ڕاستە بینەر خۆی ئەوەی زۆر پێخۆشە کە پێشەوەی بچێتە هۆڵی سینەماوە یان دواتر کێتە دەرەوانێ حەزەکان لە نزیکەوە دەرهێنەر ئەکتەرەکان کوڕی فیلمەکە هەمویان ببینن. ئێمەش ئەو شارانە هەمووی بەسەرەکەینەوانێ. زۆر سپاس هیوادارین بەیانی لە کەرکووک لە تایم سنتەر مۆڵ ئینە خزمەتی میوانەکان لەوێ چاوەڕێمان بکەن کاتژمێر 5 ئێوارە. سوپاس بۆ بەڕێز ڕاستەڵکەوت بەڕێزیان کە بەرهەمێنەری فیلمی بێنیشتمان سوپاس بۆ بەڕێزە. بەڵێ کوردستان ئەمە بەشێک لەو زانیاریانە بوو کە ئەمڕۆ و دوێنێ وارووا لە کاتی نمایشی فیلمی بێنیشتیمانە لە نێو شاری سلێمانی و بە خۆشحاڵیەوە فیلمە تەنها لە نێو سلێمانی نمایش ناکرێت وەکو کاکڕاز ئاماژەی پێکرد فیلمەکە لە تەواوی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستانە هەوڵاترێت و بەتایبەتی لە شارە گەورەکانە کە دەرفەت بێت بۆ ئەوەی کە بینەر بتوانن فیلمی بێنیشتیمان ببینن.